سوودانی ئەم جارە سەفەری پاریسی کرد و لەگەڵ ئێمانوێل ماکرۆن سەرۆکۆماری فەرەنسا کۆبووەوە و بێجگە لە ئەوەی کە پێی دەوترێ ئیتیفاقی استراتیژی چەند یاداشنامەیەکی لێک تێگەیشتنیشان لەگەڵ ئەوان واژۆ کردو بۆ گەڕاندنەوەی پارە دزراوەکان. داخۆ ئەمە پرسیار زۆر هەڵدەگرێ ئەم ئیتیفاق استراتیژی نێوان فەرەنسا و عێراق چۆنە؟ ئایا وەکو ئەوەی ئەمریکای یاننا؟ و ئایا ئەمە بە ئەرێنی یاخو بەنێرێنی تەسیری لەسەر هەرێمی کوردستان دەبێ بەو حکومەی کە فەرەنسا دۆستێکی نزیکی خەڵقی کوردستانە؟ ئێمە لەسەر ئەم بابەتە قسەی زیاتر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز عەلی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵماندایە. کاک عەلی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. ئەم ئیتیفاق استراتیژیەی کە لە نێوان عێراق و فەرەنسا واژۆ دەکرێت، پرسیارەکەی من ئەوەیە تا چەند ئێوە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان ئاگاداری ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە استراتیژیان؟ بەڵێ ئەم کاتتان باش. بە حقیقەت ئەمە یەکەمین سەردانی سەرۆکوەزیرانی عێراقا بۆ فەرەنسا. بەپێی هەموو ئەو چاودێرانەی لە ڕۆژنامەکانی فەرەنسا کە دەخوێنینەوە، هەموو ئەوان دەبن کە سەردانی سەرۆکوەزیران لە پێشان بۆ ئەڵمانیا دەبۆ بۆ فەرەنسا زۆر بابەت هەڵدەگرێت کە ئەمەش خۆی لە خۆیدا پرسیاری زۆر جددی هاتە ئاراوە بۆ ئەم سەردانە کە سەردانێکی زۆر زۆر کورتە، تەنها یەک ڕۆژ دەخایێنێت. بەپێی ئەو میدیانە کە باسییان کردووە بەرەوها گفتوگوکردن ئەمڕۆ لەگەل تیمی سەرۆکوەزیران کە خۆمە نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی داوات کرابوون بۆ پێشوازیکردن لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی پاریسەوە، بینیم کە شرەژانێک پێوەیە بە حقیقەتەوە ڕاستە ئەتفاقێکی واژوو دەکرێت، بەڵام ئەو ئەتفاق تا چەند جێبەجێ دەکرێت. ئەمە گرنگە، چونکە لە پێشش لەبیرنەکە لەگەل حکوومەتەکەی کازمی تۆتالی فەڕەنسی و یاداشنامەیەکی واژە کردبوو بە 27 میلیارد دلار، بەڵام تاکو ئێستا هیچی جێبەجێ نەکراوە، ئاڵنگاری زۆر هاتە پێشەوە. بۆ شتێکی باشە ئەگەر جێبەجێ بکرێت، بەڵام بەڕای من و بە بڕای زۆربەی چاودێرانی ئێرە ئەم سەردانێکی زیاتر پرۆتۆکۆلیە، نەکو سەردانێکی بێت سەردانی بتوانێت زۆر شتەکان بگۆڕێت، چونکە فەرەنسا پێویستی بە دوو بابەتە لەگەل عێراقدا، یەک بابەتی ئاسایش و ئەمن و بابەتی دوام بابەتی وزەیە. ئەمە زۆر گرنگن بۆ هەم بۆ فەرەنسا هەم بۆ عێراقش. تا چەند حکوومەتەکەی سوودانی ئەتوانێت سوود لە فەرەنسا ببێنێت، ئایا دەتوانن بە هاوکاری وڵاتانی تر کە ئێستا لە ناوچەکەدان کە ئەمریکا سەرکردایەتیان دەکات ئەو ڕاهێنەرایەک لەگەل ئێران، لەگەل سعودیە، لەگەل وڵاتانی ترەوە، ئایا دەتوانن ئەو ئیتیفاقات واژوو بکرێت، جێبەجێ بکرێت یان نا؟ زۆر باشە. کاک عەلی، بۆ خۆ دەزانێت ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە جێی سەرنجی وڵاتە زلێزەکان، ماوەی لەمەوپەر چین هات بە مەبلەغێکی یەکجار گەورە چەند ئیتیفاقێکی لەگەڵ سعودیە وڵاتانی دەور و پشت واژۆ کرد. پرسیارەکە ئەمەیە بە دیاریکراوی، ئایا فەرەنسا هەوڵ دەدات لە عێراقدا لە ڕێی ئەم ڕێکەوتنانەوە جێگەی ئەمریکا بگرێتەوە یان نا؟ چونکە بۆ خۆ دەزانی ئێستا کێشەی وزە لە ئەوروپا سەری هەڵداوە. نەخێر، فەرەنسا نایەوێت جێگەی ئەمریکا بگرێتەوە، چونکە ئەو دەزانێت بەبێ ئەمریکا ناتوانێت ناوچەکە دەورێکی ڕۆڵێکی زۆر گرنگی هەبێت، چونکە یەکێک لە بابەتەکان کە باسم کرد باسی سەقامگیری عێراق و ناوچەکەیە، چونکە یەکێک بابەتان کە زۆر هەستیارە ماوە داعشە. ڕاستە داعش ئێستا خاکی لە بەردەستدا نییە، بەڵام وەکو هێز هەرماوە چەندین چالاکی ئەنجامەدات و فەرەنساش وەکو هاوپەیماناتی نێودەوڵەتی لەو شەڕە لە سەرکردایەتی ئەمریکا دەیەوێت لە ناوچەکە بمێنێتەوە. هیچ شێوەیەک فەرەنسا ناتوانێت جێگرەوەی ئەمریکا بێت، نە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نە لە عێراقدا، بەڵام دەیەوێت جارێکی تر خۆی بخەزێنێتە ناو بازاری عێراقەوە، چونکە لەبیر نەکەن ساڵی 2003 فەرەنسا بەشدار نەبوو لە ئازادکردنی عێراقەوە کە بۆ فەرەنسیەکان هەلێکی زۆر گەوران لەدەستدا لە عێراق و لە ناوچەکەدا. ئێستا دانەوێت جارێکی تر خۆیان بێن لەگەڵ حکوومەتی عێراقەوە هەندێک گرێبەست واژوو بکەن، بتوانن لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سەقامگیریەوە بەشدار بن لە ژێرخانی ئابووری عێراق، بە تایبەتی لە ئاوەندەکردنەوەی ئەو ناوچانەیە کە دەستی داعش ڕزگار کراون. بەڵام تا چەند حکوومەتی عێراق بڕوای پێ دەکات و هەموو هەنگ دەبیت بە بڕوای مەتاکو ئێستا حکوومەتی عێراق ئەو ئامانجەی پیشان نەدا بە فەرەنسا کە بەڵێ فەرەنسا ئەتوانێت ڕۆڵێکی مێژووی بگارێت. لەبیر نەکەین قەرار فڕۆکەخانەی مووسڵ بدرێت بە کۆمپانیا فەرەنساکان، بەڵام لە کۆتاییدا تورکەکان توانیان ئەم پرۆژە گەورە استراتیژیای مووسڵ بەدەست بهێنن. لە کاتەدا فەرەنسا ئێستا قۆنسڵخانەی خۆی لە مووسڵ کردویتەوە، قۆنسڵخانەی لە هەولێر هەیە،
لە عێراق لە بەغدا باڵێۆزخانەیەکی گەورەی هەیە بەڵام لەگەڵ هەمە ئەوەدا تاکو ئێستا عێراق حکوومەتێک لە دوایەکانی عێراق هەم مالیکی هەم عەبادی هەم کازمی نازانم ئێستا سوودانیش چۆن تەعامل لەگەڵ فەرەنسا بکەن بە بڕوای منەوە سەرکردە سیاسەکانی عێراق زۆر بڕوایان بە حکوومەتی فەرەنسا نییە بەو پێوە زیاتر لە هەنگیری بەریتانیا و ئەمریکا دەکەن. زۆر باشە کاک عەلی، ئێوە لە سەرەتای قسەکانتان گوتان زیاتر شڵەژانێک بە سەردانەکەەوە هەبووە و ئەم سەردانە زیاتر لەوە چێ سەردانێکی پرۆتۆکۆلی بێ ئەگەرچی ڕێکەوتنێکی استراتیژیش واژۆکەن. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا ئەگەر ئەمە بەم شکڵە بێ و نەشتوانرێ ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ چ سوودێک بە سوودانی وەکو سەرۆکوەزیرانی عێراق دەگەێنێت؟ ئایا سوودانی بۆ خۆی لە ژێر فشار و زەختێکی زۆری لایەنە عێراقیەکاندایە؟ بەڵێ بێگومان سوودانی دەوێت پاڵپشتێکی نێودەوڵەتی بەدەست بهێنێت بە تایبەتی وڵاتێکی وەکو فەرەنسا کە ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە ئێستا سەرکردایەتی یەکەتی ئەوروپاش دەکات. فەرەنسا وڵاتێکی زۆر گرنگە چونکە ئەم سەردانە وا لە سوودانی دەکێتێک کە پاڵپشتێکی نێودەوڵەتی هەیە بۆ کارەکانی سوودانی هەرچەندە لەبیر نەکەین فەرەنسا پشتگیری کازمی دەکرد بۆ ئەوەی جارێکی تر ببیتە سەرۆکوەزیران لە عێراقدا بەڵام ئێستا فەرەنسا هەر کەسە بێتە سەر حکوم پشتگیری دەکات چونکە عێراق بۆ فەرەنسا زۆر گرنگە. ئاسایشی عێراق سەقامگیری عێراق لە ناوچەکەدا دەبیتە هۆی ئەوەی کە ئاسایش و سەقامگیری فەرەنساش بپارێزێت. لەبیر نەکەین شەڕی داعش ئەو وڵاتە ئەوروپیەکی زۆرترین قوربانیدا فەرەنسا بوو، چەندین تەقینەوەی گەورە بە سەدان کەس هاتنە کوشتن، هەموو ئەو پلانانە لە عێراق و لە سوودادا دەڕێژان. بۆیە فەرەنسا دەیەوێت یەکی لە بازرگانەکان کە باز بکات لەگەڵ سوودانیدا بواری سەقامگیری و ئاسایشە و بواری دوام بواری وزەیە، هەرچەندە چەندین وەزیری تری لەگەڵدایە بۆ ئەوەی هەندێک یادداشتنامە لە بواری کەلتوری و ڕۆشنبیری و ئاشاوار، بەڵام فەرەنسا ناتوانێت ئەمڕۆ لە عێراق ببینی چونکە بنیاتی ژێرخانی ئابووری عێراق ژێرخانی ئابووری عێراق ڕێگە نادات کە کۆمپانیا فەرەنسەکان بتوانن ئەو کارە بە ئاسانی لە عێراق ئەنجام بدەن لە کاتێکدا ئێستا عێراق بێژگەلەوەی سەروەری خۆی بەدەستی خۆیدا نییە، تووشی کێشەیەکی ناوخۆی زۆر گەورە بووە. دەبینن لەلایەکە ئەو حکوومەتە پێی کات کە دۆڕابوون لە هەڵبژاردنەکاندا. ئەمانە هەموو وای کردووە کە سوودانی بگەڕێت بۆ ئەوەی پاڵپشتێکی نێودەوڵەتی وەکو فەرەنسا بەدەست بهێنێت. ئەو سەردانش دوای سەردانی ئەڵمانیا وەکو باسم کرد زۆربەی چاودێران و شیکەرەوەکانی فەرەنسا زۆر بە بێبایەقدا دەنێن هەم بۆ فەرەنسا هەم بۆ عێراقش. زۆر باشە کاک عەلی، یەکیشیکە لە ئەو ڕێکەوتنە لەگەڵ فەرەنسا ئەوەیە ڕێکەوتنێکی لێک تێگەیشتن بۆ جێڕانەوەی پارە دەزراوەکانی عێراق. بۆ خۆ دەزانی لە 2005ەوە ئەگەر بەڕاشکاوانە قسە بکەین هەموو سیاسەتمەدارانی عێراق ئەوە ئێستاش دەسەڵاتی عێراقیان بەدەستەوەیە پارەیەکی خەیاڵیان دزیوە و ناردویانەتە ئەوروپا. پرسیارەکە ئەمەیە ئایا ئەو پارە دزراوانە بە زۆری لە فەرەنسان یاخود لە وڵاتانی تری ئەوروپان کە کەواتە فەرەنسا چۆن دەتوانێت هاوکاری عێراق بکە لە ژێڕانەوەی ئەو پارە دزراوانە؟ بڕوانا کەماوە کێشێکی زۆر گەورەیە دەبی ئەم کێشە لە نەتەوەی گرتوەکانە چارەسەر بکرێت بە تایبەتی لەگەڵ ئەمریکا چونکە ئێستا ئەوەی سەرکردایەتی ناوچەکە دەکات ئەمریکایە بە تایبەتی لە عێراقدا ئەمریکا بڕیاردەری یەکەم و ئاخیرە لە ئەوە. ڕەنگە فەرەنسا ڕۆڵێکی هەبیت بەڵام ئەو ڕۆڵەی نییە کە بتوانیت هەموو کێشەکان چارەسەر بکات بە گەڕانەوەی پارەکانی عێراق. پارەکانش ڕەنگە هێندەکان لە فەرەنسا بن وڵاتانی ئەوروپای تر، بەڵام بە بڕمای ئەوە زیاتر ئەوە دەگەن زیاتر پرۆپاگەندەی میدیاییە بۆ ئەوەی بتوانن گوشارێک بخێنە سەر وڵاتانی تر هەموو هاوکار بن ئەو پارانەی کە لە وڵاتانی ئەوروپا و دەرەوە هەنا جارێکی تر بۆ عێراق بگەڕێنەوە چونکە ئێستا عێراق لە ڕووی ئابووریەوە تووشی شەرازانێکی زۆر بووە، بەهای دیناری عێراقی زۆر دابەزیوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکیەوە. وەیە سوودانی دەیەوێت بۆ ئەوەی بەهای دیناری عێراقی بەرز بکاتەوە ئەمانە بخێتە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ ئەو وڵاتانەی کە سەردانی دەکات بە تایبەتی فەرەنسا کە ڕۆڵێکی دەبیت بێگومان، بەڵام ئەو ڕۆڵە سەرەکیی ناتوانێت بەبێ نەتەوەی گرتەکان و بەبێ ئەمریکا. زۆر باشە کاک عەلی، دەگەڕێمەوە سەر ئەو ڕێکەوتنە استراتیژیە کە واژۆ کراوە لە نێوان عێراق و لە نێوان فەرەنسا ئەمڕۆ واژۆ کراوە. بۆ خۆ دەزانی فەرەنسا دۆستێکی نزیکی گەلی کوردستانە و بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش. پرسیارەکە ئەمەیە ئایا ئەگەر ئەم ڕێکەوتنە استراتیژیە کەوتە بواری جێبەجێکردنەوە بەڕای ئێوە بە ئەرێنی و بە نەرێنی تەسیری لەسەر هەرێمی کوردستان چییە بێت؟ باقەت ئەگە ڕێکەوتنەوە بستە بواری جێبەجێکردنەوە بە ئەرێنی لەسەر هەرێمی کوردستان دەشکێتەوە چونکە فەرەنسا تەماشای هەرێمی کوردستان دەکات وەکو هەرێمێکی فدرال لە چوارچەوەی دەستوری عێراقدا و دۆستێکی نزیکی کوردە. لەبیر نەکەین سەرۆک ماکرۆن کە ئەو کا سەردانی بەغدای کە سەردانی هەولێریژی کرد پاڵپشتی خۆی بۆ هەرێمی کوردستان دەربڕی. لە هەموو ئەو بەیاننامانەی کە فەرەنسا دەری کردووە هەمیشە داوای ئەوە دەکات کە عێراق پێویستە
هەموو مافە شەرعەکانی هەرێمی کوردستان لە چوارچەوەی دەستور دابین بکات پێویستە عێراق ڕێژ لە دەستوردا بگریت کە ئەمە زۆر گرنگە و پەیوەندێکی مێژوویش هەیە لە نێوان سەرۆکاتی کۆمار و سەرۆکاتی هەرێمی کوردستان لەگەر سەرۆکی حکوومەت لەگەر خودی سەرۆک بارزانانی کەمەش ئەوەدا دەخات کە هەم سەرۆک ماکرۆن پاڵپشتی ئەوە دەکات کە پەیوەندەکانی هەولێر و بەغدا بەهێز بن ئەگەر ئەم ڕێککەوتنەوە هاتوو واژووکرا بە حقیقت ئەرینی دەبێت سەر هەرێمی کوردستان چکەوان هەرێمی کوردستان بەشێک لە عێراقدا دەنێن لە چوارچەوەی ئەو دەستورەی کە لە ساڵی 2005 خەڵکی عێراق دەنگی پێداوە. باش کاک علی دوا پرسیار کاتم زۆر کەم ماوە گەر بە کورتیش وەڵام دێت و من سوپاست دەکەم بۆ خۆ ئاگاداری دادگای فیدراڵی دوێنێ بڕیارێکی دەرکرد دژی هەرێمی کوردستان و بڕینی بەشێک لە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان ئەمە لە کاتێکدایە کە سوودانی وەکو خۆتان ئاماژەتان پێدا هەوڵ دەدا پشتگیریەکی نێودەوڵەتی بۆ خۆی دەستە بەر بکە تا چەند ئەم بڕیارەی دادگای فیدراڵی وا دەکا سوودانی لە جموجۆڵەکانیدا سەرکەوتوو نەبێ. بڕواناکەم چکە و بڕیارێکی دوێنێ دراوە تاکو ئێستانی ئەو دەنگەی نەبووە لەگەڵ ئەو کۆبوونەوەی ئەو باسانەرگە کۆبوونەوەکان کراوە بەڵام بێگومان ئەم بابەتە باز دەکرێت بە تایبەتی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا لە یەکێک لە بابەتەکان دەبێت لە نێوان سەرۆک ماکرۆن و سەرۆک وەزیرانی عێراقدا. ئێمە هەل یەکەم ڕۆژە کۆنیێنراتی حکوومەتی هەرێمی کوردستان دوێنێ کە بڕیارە دەرچۆ تەرجمەی زمانی فەڕەنسیمان کردو بۆ وەزارەتی دەرەوەمان نات خۆشیان کۆنسولی خۆیان و بالۆزی خۆیان لە بەغدا هەیە. ئەم بڕیارێکی سیاسیە چونکە پێشترش باسمان کردبوو لە بەرانای دژی نەفت دەرچوو لە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ وەزارەتی دەرەوە لەگەڵ کۆشی کۆماری لەگەڵ سەنتەرەکانی توێژینەوە فەڕەنسا باسمان کردووە کە ئەم دادگایە بێلایەن نییە بەڵکو زیاتر بڕیارەکانی بڕیاری سیاسیە بێگومان لەوانەیە باسی ئەم بڕیارە بکرێت بەڵام بە شێوەیە گشتی یەکێک لە ئەو خاڵانەیە کە لە نێوان سەرۆک ماکرۆن و سەرۆک وەزیرانی عێراق باز دەکرێت پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدایە چونکە فەڕەنسا دەخوازێت پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا زۆر باش بێت چونکە دەزانێت سەقامگیری عێراق بەبێ هەرێمی کوردستان بەدی ناهێت نە سەقامگیری سیاسی نە سەقامگیری ئابووری نە سەقامگیری ئاسایشش بۆیە فەڕەنسا گرنگی ئەدات کە پەیوەندەکان باشترین خاڵدا بن لە نێوان هەردوو پایتەختا. زۆر بەڕێز علی دۆڵەمەری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرەنسا ڕاستەوخۆ لە پاریسەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بوویەوە شەوتان باش.